خۆی ئەمە دەزانین تاوەکو ئێستا لە هەرێمی کوردستان بەشێکی زۆری ڕۆژانە گلەیی نەخۆش یانە هاوڵاتیانی سەردانی دامەزراوە تەندروستیەکان لە کەرتی تایبەت و لە کەرتی گشتی دەکەن گلەی و گازاندەیان هەیە لە شێوازی خزمەتگوزاریان لەو مافانەی کە پێویستن بۆی فراهەم بکرێت لە ڕووی تەندروستیەوە بۆیە ئەم بابەتە لە هەرێمی کوردستان تاوەکو ئێستا بە یاسا ڕێک نەخرابوو و ئێمە پێشنیازی یاسایەمان کە نووسیەوە وەکو لیژنەی تەندروستی خۆشبەختانە ئەمڕۆکە گفتوگۆی تێر و تەسەل بۆ تەواوی بەرگە و مادەکانی خوێندنەوەی دوم بۆ پێشنیازی یاساکە کرا و گرنگترین بابەتی ئەم یاسایە ئەوەیە تاوەکو ئێستا یاساکە وجودی نەبووە لەمە دوای یاسایەک بە ناوی یاسای مافی نەخۆش لە هەرێمی کوردستان وجودی دەبێت کەواتە ئێمە مافی نەخۆش بە یاسا ڕێک دەخەین کاتێک نەخۆش دەچێتە دامەزراوەیەک لە عیادەی پزیشکێکەوە تاوەکو نەخۆشخانەیەکی تایبەت تاوەکو نەخۆشخانەیەکی کەرتی گشتی مافەکانی لەمە دووە دیاریکراو دەبێت کە پێویستە بە باشترین شێوە خزمەتگوزاری تەندروستی پێشکەش بکرێت و لە حاڵەتێکدا کە هەڵەی پزیشکی هەڵەی تەندروستی تەکنیکی بەرامبەر بەم نەخۆشەکرا ئەم نەخۆشە شوێنێک دەبێت کە سکاڵای تێدا تەقدیم بکات بۆ ئەوی قەرەبوو بکرێتەوە تەواوی شێوازی تەقدیمکردنی سکاڵاکە و شێوازی ئەم کارەی لیژنە یا ئەنجومەنەکە بەڕێوەی دەباتن ئەمانە بە پەیڕەوێکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان دیاری دەکرێت.